لە کەرکووک هەوڵەکان خراونەتە گەڕ بۆ ئەوەی کورد بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقکەوە بڕیارە لە ئۆکتۆبەری ئەم ساڵ بەڕێوە بچێت با یەک لیست و کاندیدی هاوبەش بەشداری بکەن. حزبە کوردستانیەکان یەکدەنگی و ڕێخستنەوەی نێوەماڵی کورد لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بە هەنگاوێکی گرنگ دەزانن بۆ تێپەڕاندنی ئەو دۆخەی ناوچەکەی پێیا تێدەپەڕێت. معلومی لای هەمووانە بارودۆخی کەرکووک ئێستا لە ماوەی ئەم چەند ساڵی کۆتایە بە تایبەت بە بارودۆخێکی هەستیار و ناهەموارە تێپەڕێ، بۆیە بڕیار وایە کە لە ماوەی کۆتایی ئەم ساڵە یاخود لە ماوەیەکی نزیکە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران ئەنجام بدرێ و ئەخوازێ دۆخی کەرکووک و ئەخوازی وا پێویستەکە لەسەر کورد کە نێوماڵی خۆی ڕێک بخاتەوە و یەکڕیزیەک بێتە ئاراوە بۆیە بتوانین لە ڕێی سندوقەکانی دەنگدان و هەڵبژاردن و ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بتوانێت ئەم بارودۆخی کە ئێستا کەرکووک پێیا تێپەڕێت ئاسایی بکرێتەوە. لە ڕاستیدا ئەگەر کەرکووک قەزەیەکی نیشتیمانی نەتەوەی و ناسنامەیە پێویستە کورد لە ناو هەڵپەیمانیەکە کۆبێتەوە لیستێکی هەڵبژاردننی هەبێت لە مووسڵەوە تاکو و خانەقین. ئەگەر قەزەیە ئەگەر قەزێژنی ئەو بابەتێک و باسی چیکەیە، بەڵام بەڕای ئێمە بە بچوونی ئێمە دەبێت کورد خاوەنی قەزەی خۆیەتی دەبێت بە هەموو شێ داکۆشی لەم قەزەیە بکات و بەتایبەتی منطقەی لە منطقەی جێناکۆک وەکو عەرزم کردی مۆزوعی ئەمە مۆزوعی خاکە نەتەوەیە نیشتیمانە ناسنامەیە کەواتە ضرورەتی دروستکردنی هاوپەیمانێتە کە ضرورەتێکی مەرحەلەکەیە ئەم قۆناغەوە پێویستەکە لەگەڵ کورد کە هاوپەیمانێکی هەبێت لیستێکی هەبێت بێتە چەتری کۆکەرەوەی تەواوی هێزە کوردستانیەکان. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەمە یەکەم جارە کورد سوورە لەسەر دروستکردنی هاوپەیمانێتی بۆ هەڵبژاردنەکانی عێراق، هەر بۆیە بە پێویستی دەزانن بە هەسیاریەوە مامەڵە لەگەڵ دۆخەکەدا بکرێت و هەنگاوەکان بە ئاڕاستەی یەکڕیزی نێوماڵی کورد چڕتر بکرێنەوە. دیارە کەرکووک وەکو باسمان کرد لە دۆخێکایە ضرورەتی ئەم هاوپەیمانێتە ضرورەتێکی حەتمیە، یعنی هیچ بەدیلێکی کەت نێ جگە لەم هاوپەیمانێتێ بۆ یەک دوو ئەشکال هەیە کە دەبێت ئێمە بیزانین. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دۆخێک لە کەرکووک دروست بوو کە کورد شعور بە نەقسێکی تەواوە کات پێکاتی شەقامی کوردی سستی و ماندووبوونێکی و بێهیواییەکی تەواویان پێوە دیارە. ئەگەر حەزبەکانیش لەم دۆخەیە پەرتەوازە بن زۆر بە ئاسانی دەتوانیت تۆ کار لەسەروانە بکەیت کە پێکاتی کورد نەچێتە ئەسڵەن هەر نەچێتە سەر سندوقی دەنگدانەکانیش. هەرچەندە حەزب و لایەنە سیاسیەکان و چین و توێژە جیاوازەکانی شارەکە هاوپەیمانەتی نێو حزبەکان بە گرنگ دەزانن بۆ ئەم قۆناغەی ئێستای کەرکووک هاوکات دروستبوونی متمانە و ئاشکردنەوەی شەقامی کوردیش لەو ناوچانە بە گرنگتر لە هاوپەیمانی دەزانن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.